دا حاجیاوە لەگەڵ ڕۆژنامەبانی ڕوودا و ڕاوچی حەسەن وەردەگرم. ڕاوچی دۆخەکە بەکوێ گەیشتووە؟ ناوچەکە یعنی شەڕی تیاماوە یان کۆنتترۆلێکی باش کراوە؟ سڵاو لێبێت کاکشاهەوە، من ئێستا لە ناحەی حاجیاوام لە سنووری ئیداری ڕاپەڕین. من دروست لەو شوێنم کە یەکەم جار یەکەم تەقەلی ڕوودا و یەکەمین کەس کە بە دەستڕێژی گولە لێرە کوژرا. دروست ئەو شوێنێک کە من تێدام ئێستا کەسێک کاژێر سی خولێکی ئەمڕۆ کوژرا بەدەستی ئەو کەساش نازان دێتکێن. دواتر ئەم شەڕە پەرەیسەند بۆ یەکێک لە گوندەکانی ناحەی چاواپڕنە کە گوندی کوڵاو سوورانە. بۆ ماوەی چەند کاژێرێک لە گوندی کوڵاو سوورانی ناحەی چاواپڕنە شەڕ ئاڵۆزی ڕوویدا. بەداخەوە بەهۆی ئەم شەڕەوە دوو کەسی دیکە کوژران. دەمەوێت ئاماژە بۆ بکەم ئەوانەی کە کوژراون هەمویان ئەندامی یەک خێزانن، واتە ئەو شەڕێکە لە بینی هەردوو لایەندا ڕوویداوە ئەندامان یەک خێزان بوون، گیانیان لەدەستداوە و کوژراون. من کەمێک پێشستا قسەم لەگەڵ پۆلیسی ئیداری ڕاپەڕین کرد. بەڕێز شۆڕش اسماعیل گوتەبێژی بەڕێوەبەرایەتی پۆلیسی ڕاپەڕین بەمنی ڕاگەیاند کە ڕووداوەکە ئێستا کۆنتترۆل کراوەتەوە و دۆخی شەڕەکە بە هیچ شێوەیەک ئێستا هیچ شەڕێک ڕۆی نەداوە و دۆخەکە ئاسایی بۆتەوە. و دەمەوێت ئاماژە بۆش بکەم کە هێزێکی زۆر لە ناو گوندی کوڵاو سووراندا هەیە و ئێستا سەرقاڵی ئەوەن کە بەتاوەتی ڕووداوەکە کۆنتترۆل بکەن. gelek spas la Hacıyawa Ravçi Hasan Rojnamebaan.